سەبارەت بۆی کە ئەگەر داهاتی ناو خۆش نەگەرێتەوە ئەی داهاتینەوەتەکە ئەویش بۆ لەگەڵ زیادبوون نرخەکەی ناگرێتەوە بۆ وەزارەتی دارایی پێم وایە ئەو مەسایلێکی سیاسیە ڕەنگە من وا ئەمە بۆچوونی خۆمان ڕەنگە لە مادام نەوتەکە زۆربەی لە مەناطقی مەسەلەن زەردە ئەوەی کە پێڵێن منطقەی سەوز و زەرد ڕەنگە هۆکارەکەی ئەوە بێت کە ئەو داهاتە زۆری کاڵێ من داهاتێکی زۆرم هەیە دابەشی نەکەم بەو شێوەیە ڕەنگە وابێت هەرچەنە ئەوەی کە من بیستومە لە حکومەت ئەوەیە کە من لەسەر تیڤی و سۆشال میدیا بینی بیستومە ئەڵێ ئەم داهاتی کاتێکە نەوت نرخی نەوت بەرز بێتەوە ئێمە ئەو قەرزانەی پێینەوە کە لە سەردەمانێکە کە کاتێک نرخی نەوت نزم بووە ئێمە پارەی کۆمپانیەکانمان نەیاوە یان قەرزمان کردووە بەڵام کام قەرز دکتۆر ئەوەی کە لەسەر دۆکیومنتەکانە وانووسراوە ئەوەی کە لەسەر دۆکیومنتەکانە و لە میدیاکانە من جۆم لێ پێم کە ئەوان ڕوو ناکەن وێسەر دەڵێن پارەکە بۆ قەرز دەڕۆ قەرزەکار نەبڕایە خودی کێ نابێت بۆ خەڵک دیار بێت قەرزەکە کێ و چەندێکە و چەندێک وەی گیرا و لە چه فەرچێکا وەی گیرا و بۆ ماوەی چەندێک ئەدرێتەوە یان قەرز نام مەسەلەن ئەو پارەی کۆمپانیانی کە بڵین ئەبوو بدرێ و نەدراوە طبعا ئەمە مبرری حکومەتە و پێم وابێ هەموو خەڵکی ژۆی لەم قسانە بووە یعنی لە فتراتی پێش بەڵام ئێستا لە سەر و 100 دۆلارەوەیە بەڕاستی لە سەر و 100 دۆلارە معقول نییە تۆ 350 میلیۆن دلار بێتەوە بۆ وەزارەتی دارایی هەرچەنە من خۆم زۆر دژایەتی ئەوە ئەەکەم کە پارەی نەوت بدرێ بە مەعاش و بە هەماشەوە بڕواتەوە پارەی نەوت ئەوێ وەکو نەرویج بەکار بێت بەڕاستی ئەگە وەکو نەرویج ئەبێ مەسەلەن ئەو پارەی نەوتەی کە هەیە مەسەلەن ئەبێ بکرێتە ئیستثماراتەوە واتە نسبەتی واتە ئەو پارەی نەوتە بۆ خزمەتی نۆن ئۆیل سێکتەر بێت واتە بۆ خزمەتی ئەو سێکتەرانە بێت کە نەوتینین بۆ ئەوەی گەشەی ئابووری زیاد بکەن بۆ ئەوەی کە لە ماوەی 5 بۆ 10 ساڵی داهاتووە پشتبەستنی ئێمە بەنەوت ببێ بە لە ساسی و لە ساچل بۆی توش ئێم چشانە نەبین بۆی کە سیاحە بۆ نمونە پشتبەستنی GDP چەندێک ناتیج محلی جمالی چەندێک سیاحە بەسێ بۆ نمونە لە 120 زەراعە لە 115 هەمووی ئاوە تەوزیع بێت ئەو کاتەکە نەوت لە ساسیش بێت تەسریکی وامان تێناکات پارەی نەوت دەبێ وای لێ بکرێت بەڵام بەداخەوە یعنی بەرنامەیەک من نایبینم شتێکی وا نابینم گرتەکەی بۆ موچەکەش سەرم ناکرێت بەڵێ بڕێکی کەمەوە ئەو بڕێک هەیە بۆ وەزارەتی دارایی طبعا 350 میلیۆن دلار و جا ئێمە شانسمان لە یا با بڵێن حکومەتی یا هەرێمی کوردستان شانسی لەوەیە بووە ئەگەر هاتوو گەڵا بە 145 نەبووە بە 120 بووە ئەو کاتە بەپی ئەم قیاسی ئێستا بێ بە 6 ڕۆژارێکیش معاش تەوزیع ناکرێت زیاد گۆڕی نرخی دۆلارەکە داهاتیارێمی زیاد کردووە نەوتەکە بەڵێ داهاتی زیاد کردووە ئاوایە جاوەرە ئەگەر مەسەلەن بانکی مرکزیش لە ڕووی ئابووری پێم وانییە بانکی مرکزی بتوانە لەم قۆناغەیە بجێڕێتەوە بە 120 و هەر ناشی جێڕێتەوە بە 120 لەم قۆناغەیە بەڵام فەرەز ناگە شتێکی وای بکرابی کە بە 120 ئەگەر ڕۆژانێک بێ بە 40 ڕۆژارە معاشەکەوێتە بە 6 ڕۆژارێکیش وەرناگیرە بەڕاستی باشە بەس سەبارەت بۆ ئەگەر بڵێن ئێستا 200 میلیارەکەی بەغداش نهاتووە ئێستا مانگی ڕابردوو بە قسەی خۆیان 512 میلیاریان لە نەوت دادنەوت خەرج کردووە بڵێن داهاتی ناوخۆ 164 میلیارد دینار هاوپەیمانن 26 میلیارد دینارە یعنی دەکاتە 702 میلیار کە دەکاتە لە 177 موچە بۆچی سەرەتا ئەوەی داهاتە ئەو کەمەش کە دەگەرێتەوە دابەشی ناکەن اینجا چاوەڕێی بەغدا بکەن لە 177 موچە دابەشن بەڵێ یعنی ئەو پارەی کە بێجگەلەوەی بەغا ئەو پارەی کە حکومەت هێرم لە ڕێی نەوتەوە لە ڕێی ئەو بڕەپارەی کە ئێمە ئیزانین و دیاریکرا و 350 میلیۆن دلار تقریبا لەگەڵ ئەو بڕەپارەی کە لە داهاتی نانەوتی دەستەکەی بڵێن لە گومرگ و لە زاری بە ئەومانە دەستەکەوێت بڕێکە کە دەکاتە وەکو ئێستا خۆ حسابەکەن 700 میلیارد دینارە ئەوە ئەکرێت لە 170 دایرەکانی پێبێ بەڵام ئەمە بۆ نەدراوە لەبەری کە من وام جۆ لێ بووە یعنی وابزانام لە بەیاننامەکەی وەزارەتی داراییش وایە ئەڵێ من ئەم پارەیە ڕاستە یعنی ئەم پارەی وجودی هەیە بەڵام پێش ئەم پارەیە لە پێشترا تەوزیعم کردوواتە لە مانگی واڵت بەس ئەی داهاتی پێشتری چی لێ کردەوە ئەمە قسەکەی ئەو لە هەر لە ڕوونکردنەوەکەی ئەڵێت ئێمە مانگی یەک و مانگی دوو هینمان بۆ نهاتووە 200 میلیارد دینارەکە لەبەری کە بڕا نهاتووە بۆمانەتوەتە 400 میلیارد دینار نهاتووە ئەو ئەڵێت مەسە ئەو ئاڵێت ئەو لە بەیاننامەکەی ئەڵێت ئەگە و 400مان بۆ بێت ئەتوانین زۆربەی تەرتیب بکەین لە 19 مانگە 200 میلیارەکەی بەغدا هات ڕاستە ئەو ئاماژەی بۆ کردو کە ئەوەی مانگی 12 بۆ هاتووە ئێمە خۆدەبوولانی کەم ئەو بڕەپارەیە بدەن بەبێ بەغدا حتمەن ئەو ئێستا مەسەڵەن ئەو بڕەکەمی کە دەهێنێرن بۆ وەزارەتی دارایی بەدەر لەوەش ئەو بڕێک کە خۆی پێێتی ئەتوانێت تەوزیعی کا بەچی بەو دایرانی کە هەیە هەرچەنە یعنی من وەکو سپۆرێکی ئابووری تەرکیز ناکەم لەسەر ئەوەی کە
ئەو بڕەپارێ وەرە بخەرە ئەویا و لەوێ بە ئەو مەزموع دایرەی وەریجێ بەڕاستی ئابووری ئەوە نییە ئەو ئیشێک ئێستا وەزاری داراییەکە ئەوە ئیشی بەس سنووقێکەوەتەوە ئیشی ئابووری ناکات وەزارەتی دارایی نیشی سندوقێکەوەی ئیشی سنووقێکە تەنها هەر ناوی نەنێن وەزار دارایی گوناحە ئەبوو وەزاری دارایی پلانی سیاساتی مالی هەبێت ئایا چەندێک لەم نەفەقاتە زرف کات چەندێک بۆ ئابووری ئەگەڕێتەوە ئەبێ بزانین بەرهەمێنان چەندێکە بەرهەمی مەسەلەن خەدەمی چەندێکە ئەبێ حساب وایە حساب بوانە بکات بەڵام پێم وابێ ئەوەنەی من بیرم بێت لەوەتی من بیرمێ وەزاری دارایی هیچ کاتێک بەرنامەی ئابووری نەبووە تەنها بەرنامەی معاش تەوزیعکردنی هەبووە کە ئەمە زۆر خراپە بەڕاستی هەر بۆیە نەتیجەکەی ئاوای بەسەراتەوە لەبەرێک ئێمە تۆ کە بەرنامەیەکی ئابووری نەبێ گەشەی ئابووری وە سێکتەرەکان نەیت تەمان چی ئەبێت ئەو کاتە زیاتر پشت بەنەو دەبەستی نەود $1 دابەزێت یا $1 برز بێتەوە تۆ 300 مثلا لە کوردستانە مثلا ڕۆژانە 450,000 مانگی 13 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشن بالضبط ئەم 13 ملیۆنە مثلا ئەگەر ڕۆژی لە یەک ڕۆژە $1 نەوت دابەزێت مثلا تۆ 450,000 زەرەکەیت بەس ئەگەر $1 زیاد کە بالضبط ئەگەر $1 زیاد بکە کە زۆر زیاد کردووە تۆ $450,000 مثلا زیاکە لە داهاتەکە ێ باشە تۆ $50 نرخی نەوت بە $50 لەشۆ بە $105 لەشۆ یا بە $100 لەشۆ با بە $80 لەشۆ